پێنجەمین فێستیڤاڵی ئەسپی ڕەسەنی کوردیە لە شاری بۆکان. 34 خاوەن ئەسپ تێیدا بەشداریان کردووە. هەدەف نیشاندانی ئەسپی ڕەسەنی کورد بوو، ناساندنی بۆ تەواوی جەماعەت کە عەلاقەمەند ببن و ئینشاءڵڵا تەمایل پەیداکەن بێنە نێو ئەو وەرزش یا سەنعەتە باشەیەکی هەیە لە مەنتەقەی ئێمەدا. خاوەن ئەسپەکان زیاتر لە پارێزگاکانی ورمێ، سنە، کرماشان، ئیلام و هەمەدانەوە هاتوون. ژمارەیەکی کەمیان ژنن. ئەوە پێنجمین فیستیواڵی ئەسپی ڕەسەنی کوردی لێرە بەڕێوە دەچێت. لەو فیستیواڵەدا 34 ئەسپی ڕەسەنی کوردی لێرەدا بەشداریان کردووە کە لە هەموو شارەکانی دەوروبەر لە کرماشا، سنە، سەقز و شارەکانی دیکە ئەسپەکانی خۆیان بەشدار کردووە. لێرە هاتوون بە شێوەی دەستگەردان یا دەستجێر ئەسپی کوردی و جوانی ئەسپی ڕەسەنی کوردی لێرە بنوێنن. یەکێک لە ئامانجەکانی بەڕێوەبردننی ئەم فێستیڤاڵە پاراستنی ئەسپی ڕەسەنی کوردیە. ئەسپێک کە بەسەر مل، چاو، کلک و پێیەکانی لە ڕەگەزەکانی دیکە جیا دەکرێتەوە و بە بەهێزەکەی بەنێو بانگە و لە ڕابردوو بۆ کاری سەخت و لە شەڕەکاندا بەکار هاتووە. توانیمان بە هاوکاری هاوڕەکانم لە هەیەتی سەوارکاری شارستانی بۆکان پێنجمین فیستیواڵی ئەسپی ڕەسەنی کورد لەو شارە بەڕێوە بەرین کە لە پارێزگاکانی کرماشان و کوردستان و ئازەربایجانی غەربی بەشداریان کردبوو و زیاتر لە 3000 کەس بۆ دیتنی ئەو هیمایشە تەشریفیان هێنابوو. ئەسپی کوردی لە ڕەسەنترین، خۆڕاگرترین و بەتواناترین ئەسپەکانە. سێ جۆری سەرەکی هەیە بە ناوەکانی جاف، ئەفشاری و سەنجاوی. ئەسپی کوردی لە کوردستان و چەندین ناوچەی دیکەی جیهانیش بەخێو دەکرێت. ژیلە ئەسعەد، ڕووداو.